ئازیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی دووبارە سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکە لەگەڵتانم. بێگومان هەفتەی پێشوو باسم لەوە کرد کە پرۆگرامی ئەم هەفتەیەمان تایبەتە و لە دوو بەش خۆی دەبینێتەوە. بەش یەکەمان لەگەڵ خانمانی دەستڕەنگین بۆ خانمانەی کە لە قەزای چوارتە هەوڵیان داوە بۆی کلتور و دابوونەریتی کورداواری زیندوو بکەنەوە. لە بەشی دۆمی پرۆگرامەکە لەگەڵتانم ئەم جارە لەگەڵ ئەو پیاوانە گفتوگۆ دەکەم کە لە قەزای چوارتادا دانیشتون و مێژووی قەزای چوارتان لە خۆ گرت و تەواوی زانیاریەکانیان لایە. ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ ئەوان دەکەم لەم شوێنە کلتوری و کوردەواریەدا بۆیە بزانین تا چەند گرنگە بابەتە کوردەواریەکان و کولتوری کوردبوون بپارێزین. پێکەوە گفتوگۆ دەکەین ئێوەش بینەری ئەم پرۆگرامەمان بن. مامازات سڵاوت لێبێت. بەخێمەسەر چاوم. زۆر سپاس دەکەم. پێم خۆش بوو ئەمڕۆ لەم پرۆگرامەیە لەگەڵمان بیت باس لە بابەتە مێژوویەکانی قەزای چوارتا بکەی بۆمان. بێگومان وەک پرسیارم کرد مامازاتێکێکە لەو پیاوانەی کە لە دانیشتووی قەزای چوارتایەوە کۆمەڵێک زانیاری باشی لایە. دەختمتان بەخێر لەسەر سەر و سەر چاوم. زۆر سپاس دەکەم. پێ خۆشحاڵم بەوەی کە جەماعەتی گەنج یەک و جەنابتان بتوانن هەوڵ بن بۆ هێشتنەوەی کولتوری کوردەواری. پێ خۆشحاڵم. زۆر بینە سەر باسی چوارتا زۆر لە پێش هاتنی حەزرەتی مەسیحا دێبووە، خەڵکی تیا دانیشتووە. ئێستا ئەوەی کە ئیسپاتی ئەوەکات چەندی قەبرستانی تایە کە وەختی خۆی لە کوپەیە مەیتەکان نێژراوە. قەبرستانی تایە قەبرستانەکە ماوە قەبرستانی قودسی پێڵێن ئەوە کاتی مەسیحەکان بووە. قەبرستانی زەردەشتی لێیە، گۆڕە جوولەکەی لێیە. بە ئیسپاتی ئەمانە ئەوە ئیسپات دەکا کە چوارتا لە زۆر کۆنەوە خەڵکی تا ژیاوە و دەیەکی پێشکەوتوو بووە. بینە سەر حسابی تازە لە سەرەتای پەنجاکانە چوارتا لە ئێستا زۆر زیاتر شار بوو. چونکە هەچی پێویستیاتی ژیانی بەشدار هەیە تیا بوو. لە مەطعەم، لە چاخانە، لە کەوابخانە، لە قماش فرۆش، لە خەیاتی ژنان، خەیاتی پیاوان، بێعەیەبینە بێ کۆپاندرو، شوێنی مانەوەی وڵاغ، هەموو ئەمانەی تیا بوو. کاسبێکی زۆری تیا بوو، خەڵک بێئیژ نەبوو. ئێستا چوارتا بەقەدەر دێکی تۆزی پێشکەوتوی ماوەتەوە. بۆ نمونەوە بۆ باس بکەم، بیدات کە من چوومە مەکتەب لە خانوویکی ئاهالیا بوون، خانوویکی پێیانە بوو خانووی مەجید وەستا عەزیز، کابرا مەجید وەستا عەزیز قماش فرۆش بوو، دوکانی قماشی هەبوو. چەند ساڵێ لەوێ خۆمان یەکەم مدیر کە من بینیومە ناوی سەعیزەکی بوو، پیاوێکی اختیاری باڵا بەرز بوو، مدیرمان بوو. دوایتر مەکتەبە دروست کرا لە ئێستای ئەو مەکتەبە کە دروست کراوەتە پێڵێن پاشپیراڵک. چوونە ئەو مەکتەبەوە، ئەو کاتە کە چوونە ئەو مەکتەبەوە حکوومەت خواردنی بۆ قوتابیەکان بڕیبەوە. باپیری ئەم دادەیە حاجی ڕەشی کۆنتراتی خواردنی مەکتەبەکەی هێنابوو، هێنا بۆ تەلەبەکان. باپیری دێنەخان، باپیری دێنی ناوە، باپیری دێنی خان بەڵێ حاجی ڕەشی مەشروع بە حاجی ڕەش چەورە. بەچی مەشروع بە حاجی ڕەش چەورە؟ بەتاقی تەنیا دوو کەسی تری لەگەڵاو یارمەتیانەیە خواردنی ئەم هەموو تەلەبانی دروست دەکرد. هەموو دەرسی دووهەمێک نوکی کوڵاو لەگەڵ پەرداخێک شیر ئاینێ، دەرزی سێهەم میوە ئاینێ، دوو ڕۆژی لە هەفتەیەکە کەبابی بۆ هێنا حاجی ڕەشی. کەبابی بۆ هێنای بە هەر قوتابیەک کولێرەیەک و کەبابێک. ئەو کاتە بەو شێوەیە خزمەتی تەلەبا خزمەتی پێشکەوت نەکرا. حاجی ڕەشی بەڕێوەبەری هین بەری قۆنتەراچی ئەو خواردنەی مەکتەب بوو. شارباژێر پێشکەوتنێکی زۆری بەخۆیەوە بینی، کاسپی زۆر بوو، ئیش زۆر بوو. وەکو ئەڵێن ئەو کاتە پارە ئەباری هەر خەڵکی ویست کۆی کاتەوە. کیلۆیەک توتن لە 60 فلسەوە چوو بە 120 فلس. بۆچی؟ ئەستار حکومەت وەریەگرت دەرجەی بۆ دانابوو سالیزیەک و سالیز دوو، سانیەک و سانی دوو، ئەوەڵیەک و ئەوەڵ دوو، مونتاز 300 فلسیە کرد کە 300 فلسەکە بزنێکیە کرد. بەو شێوەیە معیشەتی خەڵک بەرز بوو بۆەوە. ئیتر خەڵک کاسبی هەبوو. ئەنجا لەگەڵ ئەوان شاهین هات، ئیعاشە هات. ئیعاشە حکومەت ئاردەیە بە نانەوە بە نرخێکی زۆر کەم 100 کیلۆ ئاردی ئایە بە 18 پەنجایی بە مەرجێک
بە مەرجێک 6 کولێرە کیلۆیەک بواە 6 کیلۆیەک کولێرەیەک بەعانەیە بەعانە 4 فلز بوو پیانەوە ئاە 4 فلز بوو ئەبێ 6 کولێرە کیلۆیەک بواە کابراایەکی زۆر خێزانی هەبواە بای 50 فلز 12 کولێرە و لەتێکیە کرد 12 کولێرە لەتێکیەکە خێزانێکی سەرتاسەر بە 50 فلز تێرە بوو ئەمە سێ نانەوەخانی تیا بوو مەلا ڕەسوڵ سەیعەلی وەستا غەریب ئەمە سێ نانەوەی عاشی تیا هیچیان نەماوە بەس کوڕەکانیان ماوە لێیان ماوە ئێستا مامۆستا جەمال لەوێ هەر نانەوەخانیان هەیە؟ نە مامۆستا جەمال ئوستازی جامیعە ئێستا تەقاعودە ئەم نانەوەخانە ڕقابەی بەسەرەوە بوو هات لە ڕۆژێکات 3,000-4,000 مەراقی بەکات کولێرەکەی کێشە ئەگەر لەو وەزنێ کە دایناوە هەر سێ جارێکەکە هات ئەو کولێرەکەی کێشە لەو وەزنە کەمتر بواە ئەو نانەوەخانەیە زایرە باشە ئەنجا چوارتا ئەو کاتە و تێلی تیا بوو میواخانەی ئازادی من جاری باوکم بوو من لەسەری بوو من لە مەکتەب بووم بەڵام دوانیۆڕام تێلەکە مەربەڕێوە ئەمە بۆ کێ بوو کێ ئەهاتەوە میوانخانەیە وەکو عەرزم کردی شارباژێر مەرکەزی قەزاکەی چوارتا بوو هەموو خەڵقی منتیقەکە شتی لێرە ئەفرۆشت لێرە شتێکرد بۆ دەرەوە تەنانەت جلەبووک ها لێرە ئەو ئافرەت ناجل بکڕێ پیاوەکە هات چیزێکی بەدەر بۆی کڕی خەیاتی ئافرەتی لێ بۆی لە خاتەکە بە درونیە و ئەی بردەوە هەموو نوع خواردنێکی تیا بوو هەموو قماشفرۆشێکی تیا بوو هەچی پێویستی ژیانی بەشەر هێل چوارتایە تایە بوو وەکم بۆ باسکردی ڕاستە تا ئێستش ئەو با بڵێن شێوازە لە چوارتایە ماوە ئێستش گوندەکانی دەوروبەر ئەگەشتێکیان پێویست بێدێنەوە چوارتە کەواتە ئەو با بڵێن شێوازەی کە لە مێژوودا هەبووە لە کۆندا هەبووە لە ئێستش هەپەیڕەوی لێ ئەکرێت تاک زۆر بەکەمی بۆچی زۆر بەکەمی هیچ بەرووبوومێکی لادێکان پارە ناکات ئەمە یەک دووهەمین ئەکسەری لادێکان سیاریان هەیە ئەگە شتێکی هەبێ با لە سلێمانی فرۆشە و لێشتەکە کڕێهێنێتەوە لەبەرەوە دواکەوتوترین مەرکەزی قەزای محافزەی سلێمانی چوارتایە بە مەرجێک چوارتا دووهەم مەرکەزی قەزای محافزەی سلێمانیە یەکەم مەرکەزی قەزا هەڵەبجەیە کە هەڵەبجە بە یەک مەرسومی مەلەکی ئەو کاتە هەڵەبجە و نەجەف و کوێت کە ئێستا حکومەتە بە یەک مەرسومی مەلەکی کراون بە سێ قەزا هەڵەبجە خراوەتە سەر سلێمانی نەجەف خراوە سەر کەربەلا کوێت خراوەتە سەر بەسرە یەک بە یەک مەرسومی مەلەکی ئێستا لەوانەیە ئەم مەرسومی مەلەکی لە دیوانی حکومەتە هەرما بێ ئەوم لە بیریە بە یەک مەرسومی مەلەکی ئەم سێ شوێنە کرا بە قەزا هەرێکە بۆ شوێنی خۆی دوای هەڵەبجە چوارتا کراوە مەرکەزی قەزا 1927 ئەو مەرکەزێک کە تێگرا 1927 لێرە دەستکراوە بە دروستکردی ئینگلیز دروستی کردو مهندسەکانی ئینگلیز بوون ئەو کەرەسەی کە تیا بەکار هاتۆ چەولوم ئەوانە هەمووی بەبار هێنراوە بۆ ئێرە ڕێسارە نەبووە بەبار لە قاچەوە هێنراوە بۆ ئێرە لێرە مەعمەلی هینە کوورەی قسە دروست کراوە کە کوردەکان خەڵقەکە هەر خۆی توانیوێتی بەردەکە بناسێ کام بەردە ئەسووتێ بۆ قسڵ و چۆنی سووتانویانە ئەو کاتە ئەم کوردانە ئەم خەڵکی چوارتا ئەوان زانیوە خۆیان هاتوون کوورێکیان دروست شوێکیان دروست کردوانە بە کووری سووتانینی بەرد ئەو بەردیان هێناوەتیانە هەڵچینیوە سووتانیوانە کە سوتاوە بەعزێکی لە بەردەکان لەگەڵ کوورەکە بە گەرمی دەرێ هێناوە کەمێکێک ئاوی بەرکەوتۆ تەقیوەتەوە ورد بووە بعضێکی تری نوعی بەردەکان ناسیوە خۆیان بعضێکی تری جەنجەر هەیە کە هینی پێوکتریە گەرم و جوانەی پێوکتریە لە شوێنێکە دایان ناو بەو جەنجەرە بەسەریا ڕۆشتون هەتا کەپەک بووە دوایی بەلیس کوتاویانە بۆ دادانی دیوار لەگە گڵا تێکەڵیان کردووە ئەم قسڵە ناتەقێ چەند هینێک وای تایە وەکو چمەتۆ نییە بتەقێ ناتەقێ نمونەیەکی بۆ بجێرمەوە ساڵی 68 مزگەوتی گەورەی چوارتا دار بوو ئەو کاتە ژووری جامیعەکە پشتی ژووری جامیعەکە ساڵانە لە بەهارانە ئاوی لێپیا بوو لەسەر ئەوە هاتن وتیان پێشی مزگەوتەکە هەڵکەرین بۆ ئەوەی کە ئەم ئاوشێک بێتەوە چەند کەسێ بەخۆ بەخش ئیشمانتیا کرد لە ژێر
2 مەتر ئەرزا کە هەڵماکەن گەیشتنە دیوارێک ئەم دیوارە مەتر و چارێکێک پانی بوو نەمازان دێژەکە لە کۆ بۆ کوێ چووە ئەم دیوارە لە قسە دروستکرا بوو بە پیک دیوارەکەمان نشکان بەردی ناو دیوارەکە ورد ئەبوو بەڵام قسەکە لێ نابووە چەند پیری ئەو کاتێک چواتە لێمانە پرسی ئەم دیوارە ئیشێک بەخوا بیرمان نایە ئەوە دەلالێت لەواکە زۆر پێشوەخت 4 شارستانێتی تیا بۆشتی تیاکرا دەستەکانە خۆش بێ زۆر خۆشحاڵ بوو مامازادگیان لەگەڵ ماوی هەرچەنە بەڕاستی لە پرۆگرامێکی کەم ماوی ناتوانین تەواوی زانیاریەکان لە بەڕێز وەربگرین کانگای زانیاری لە چارتایە ئیشەڵڵا لە پرۆگرامێکی ترا پێکەوە داهانیشتین و گفتوگۆکان زیاتر گرنگی پێدەین و بەردەوام پێم وابێت تۆش میوانە دێوتە زۆڕە وانە دەی لە خزمەت زۆر سواس دەکەم خۆشحاڵ بووم ئەچینە لای گفتوگویەکی تری پرۆگرامە ئازیزانی من دەچینە لای یەکێکی تر لە دانیشتوانی قەزای چوارتە بۆی گفتوگۆکان زیاتر بەردەوامی پێ بدەین مامازات زۆر پەلەی بوو دیار بۆ میانی هاتبوو پێویست وەڕات بینەرم بن کەسمە سڵاوت لێبێت سڵاو لە جەنابتان خێراتتانەکەین زۆر سپاس یەکێک لە دانیشتوانی قەزای چوارتە کە لە سەردەمانێکە لێرە ژیان بەسەر ئەبەنوانە بەڵێ قەزای چوارتە گرنگی چیە بۆ ئێوە؟ وەڵا گرنگێکی زۆری هەیە بەڵام ئێستا تقریبەن لە جارانی زوو ئەو تاموتێشەی جارانی زووی نەماوە جارانی زوو ئەگە ئەلێرەوە سێرم کردایە لە ئەم بەرەوە هەتا ئەو ئەمبەرە و بەر دوکان و بازار بوو بە چەنەها چاخانەی تیا بوو چەنەها مەدعەمی تیا بوو چەنەها قماشفرۆشی تیا بوو وتێلی تیا بوو کارەبای تیا هەر کارەبای خۆی تایبەتی تیا بوو لە ناو چوارتایە ئێستا ئەوانە نەماوەیان کردووە ئێستا ئەوانە هیچی نەماوە ئێستا دوکان و بازارێکی کەم لێرە ماوە و تەواو بۆچی خەڵکەکەی زیاتر ڕووی لە شار کردووە خەڵکەکەی زیاتر ڕووی کردووە لە شار حکومەتیش ئەو ئیتیمامە گەورەی جارانی وەکو جارانی پێ نەیراوە زیاتریش بەهۆی ئەوەی کە کاگازات خۆی ئەوەی کرد 4 تا زۆر نزیکە لە سلێمانیەوە جاران بەهۆی ئەوەی سارە نەبوو بە کەروبار خەڵک پێسەکانی ئەبر هاتە 4 تا لە 4 تا زیاتر سەرچاوی بژێری ئەو خەڵکانەی دەرەوە بوو لە دەرەوە یا لە دەرەوەیان هێنا بۆ ناو 4 تا وەکو تەماتە وەکو بەروبەکانیان یان هێنا ناو 4 تاوە کاتە ئێستا ئەو گەرمکوڕە نەماوە نەماوە بەڵام ناو 4 تا خۆی بەڕاستی خەڵکێکی تایە یعنی تۆ هەر حەزەکەی بێ لە ناویانە دانیشی تو ئیسراحەتکەی یعنی هەر کەسێکی غەریب بێتە ئەم شارەوە ئەگەر فەرز لە فەرزەکە خەڵکەکە زۆر خراپیش بێ لە ماوەی ساڵەکە ئەبێت بە کەسێکی زۆر خۆشەوی زۆر ئەوە یعنی قەناعەتکەن لە 4 تایە ڕۆژە لە ڕۆژان شکاتێ نەبووە بچێتە شورتا ئاژاوەیەک نەبووە ئەوە خەڵکی تێگەیشت و خوێنگەرم بەو شێوەیە بۆ ئەوەی کە هێتە ناو 4 تاشەوە بە ماوەیەکی کەم وەکو ئەوەی لێت یعنی بەڕاستی کاتەمە ئەو خۆیەیە کە خەڵکەکەی دروستی کردووە لەگەڵ ئەوەی ئێستاکرانەوەیکی زۆر هەیە بەهۆی سوشیل میدیا و بەهۆی ئەوە کە خەڵک چۆتەوە ناو شارەکان و کولتوری با بڵێن بیانی وەرگرتووە و ئەمە کاریگەری لەسەر هاوڵاتی ئێمە قەناعەتکە لە باوەڕ ناکەم زۆر باش لە باوەڕ ناکەم یعنی بەڕاستی تێکەڵابوونێک لە ناو 4 تا هەیە جارە بە تایبەتی پرسەیەکە گەر هەبێت لە ئەم شارەیە قەناعەتکە چەند ماڵی تایە چەند پیاوی تایە چەند گەنجی تایە هەمووی لەو پرسەیە دەستە و نەزەر وەستاوە وەکو پرسەی خۆی بێ ڕاستەکەواتە پەیوەندی کۆمەڵایەتیەکان پتەوتە لێرە زۆر نمونەمان هەیە دێنێخان بە ناڵی لێرە بەسەر بردووە تا هاتوۆ دوای چەند ساڵ لێرە ئەم کولتورە زیندووەکاتەوە یعنی بەڕاستی بەرنمەیەکی جوانتان هەیە پێشمان خۆشە بۆ دیاتەکانیش بچێن بۆ دیاتە چکۆلەکان خۆی دێهاتەکانێکێکە لە پرۆگرامەکانی ئێمە گەشتی زریانە چێتە جاراچێتە بڵێن گوندێکی کوردستان بەڵام ئێستا ماوەیەکە ڕاگیراوە بەهۆی ئەوەی کات
خۆمان نوێەکەینەوە لە ساڵی نوێ ئیشەڵا دەست پێەکەینەوە دەم خۆش بوو لەم پرۆگرامە باسێک لە قەزای چوارتا بکەین و لەگەڵ ئەم خەڵکە ئازیز و خۆیە دانیشین و گفتوگۆیەک بکەین زۆر زۆر سپاس بۆ ئێوە خۆشحاڵ بووم زۆر ئەمڕۆ لەگەڵتان بووم ئەچینە لای یەکێکی تر لە دانیشتوانی قەزای چوارتا بۆی گفتوگۆکە هەمە ڕەنگتر بێت بەڵێ ئازیزانە ساشمەلای دانیشتێکی دیکەی قەزای چوارتا کە باسییان کردڵن مێژوویەکی زۆری لەلایە زۆری لای خۆی نووسیوەتەوە پێکەوە گفتوگۆکەن بینەرمان من کاک عادل چۆنیت یاخوا بەخێر بێن هاشانی بۆ دایە کوردەوارێکی خۆمان خۆی ئێمە لە شوێنێکی کولتوریا دانیشتین ئەبێ خۆ هێمای شوێنەکەش دەخین کە کولتوریا لە هێمای دیوەخان و شوێنی کوردەواری ئەم پشتیانەیە کە دایانێت زۆپایدار و هەمووی لێرە هەیە هەمووی هەیە کاک عادلگیان زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ یاخوا بەخێر بێن زۆر سپاس دەکەم باسییان لەوە کەوتان کاک عادل ئەو مێژوانەی کە لای تەوی نووسیوەتەوە جەنازان بۆ نووسیتەوە تۆ وەڵی بەڕاستی ئێستا پیاوێکی وەکو کاوسمان یا کاگازاد یا ئەوانەی پێشووتر زۆر شت هەبووە کە باسییان کردو و ئەنجژانیش بۆ سەر تا کەس نامێنێ پێویستە ئەو شتانە حەزم پێی بوو بینوسمەوە هەڵیگرم بڵای کەمەوە بۆی هەموو کەسێک سەیری مێژۆکەی خۆی بکات و ڕابردووی خۆی بزانێ ئەم ناوچەیە ئەو منتیقەیە یا وڵاتەکەی مێژۆکەی چەنە جوان و دێرین و چەنە ڕەنگینە چوارتاژ یەکێکێت لەوانەی کە ئێمە دانیشتوی ئێرەن پێویستە تۆ بزانی مێژوی چوارتایست ئەم شارۆچکەی خۆت چی و چی نییە ئەوەی کە چوارتە لە شوێنەکانی کە جیا ئەکاتۆیە هێمای چوارتە بەڕاستی مەرخەدی پیرالکە لەگەڵ سوورە سنارەکەی ئەو بەرەوەیە ئەگەر هەر لە لێرەوە لە ناو بازارەوە بەرەوگەڕێکی شاخی بڕۆی بۆ سەرەوە ئەوەی کە سەرنجە ڕاکێشە سنارێکی گەورەی جوان بە ئاسمانە ڕۆشتووە ئەم بە ئەو گەڵا جوانانە ئێشەکێنێتەوە و هێمایەکی جوانی ئاەتێ چنار بەعام لە شوێنی ڕووبار و شوێنی ئەو ئەڕێ باڵایەکی بەرزی هەیە و لە کوردستانیشە زۆر نرخ و بەیاخێکی خۆیە بووە یەک لەبەرەوەی گەڵاپان بووە بۆ ئەوەی سروشتێک و هەوایەکی جوان ئەبەخشێت و ئۆکسسیژینێکی باش بە سروشتە ئاەت دوو لە سەردەمی زەردەشتەکانی شەبە دارێکی پیرۆز ناسرا بوو سوورە چنار چنار کاتی خۆشی هەچەنە بەری نییە بەڵام لە گەڵا و دار و ڕێگەکان و ئانەی سوودی تەندروستیان لێ وەرگرتۆ بۆ ڕێگەکەی لەگەڵ گەڵاکەیە کوتراوە دژ بە ژەهری مار و دوو پوشک بەکار هاتووە دارەکەشی بەکار هاتۆ بۆ ئیشی دارتاشی چونکە زۆر بە ئاسانی شتی لێ دروستەکرا زۆر ئاسان بوو وەکو داربەڕوونا داربەڕوو دارێکی ڕق و بەهێزە بەڵام داری چنار و سوورە چنار ناسکترە ئاسانترە بۆ کاروباری دارتاشی ئەگەر بیت و ئێمە سەیری سوورە چنارەکە بکەین مێژوویەکی دێرین و جوانی هەیە کاتی خۆی وەفدێکیان لە ئەڵمانیا هاانی بەزەندە کرا بە 700 ساڵ تەمەن بەوەش ناسراوە پێوترێ دەستە خۆشی پیرالەکە لەبەر ئەوەی ئەم مێژوەی ئەوە نەکۆن لەگەڵ هەموویان ماوەتەوە بە تەنیش سوورە چنارەکە کە ئێستا بۆ بە دایرەی ئاو کانی و ئایەکی لێ بووە سەردەمی بابانەکان ئەم سوورە چناری ئێمە سێ پەلیا بووە هەموو پەلێکی دەمەتر درێژ بووە هەموو بۆنەکان وەکو نەورۆز و جەژن و ئانە بەهۆی ئەو کانیەشی لە تەنیشتەوە بووە هەچی بۆنەوە هینە هاتوونەتە ژێر سێبەری ئەو سوورە چنارە هەڵپەڕیون بۆنە ئاینەکانە بۆنە نەتەوەیەکانە هاتوون لێ بەسەریان بردووە سوورە چنارەکەمان بەڕاستی کاتێکە ئێرە بە شوێنێکی قەدەغەکراو کرا حکوومەت هات TNT تێکرد و تەقانیەوە ئێستا ئەگەرچی سەیری ئەو سوورە چنارە بکەی ناوەکەی بەڕاستی هەر هەمووی سوتاوە بووی هیچ تۆ کەلتورێکی تۆ یا ئاسارێکی تۆ شتێکی تۆ نەمێنێ لە شارباژێڕا تەنانەت ئەگەر بێت و ئەمە هەموو دژمنانی کورد خەریکی ئەوە بوون کاتی عوسمانەکان کە شکستیان خۆر لە وڵاتە و دوای حربی عالەمی یەکەم
کە ڕۆشتن هەچی مێژووی تۆ هەبوو ئەوەی بۆیان برا بردویانە ئەوەی بۆشیان نەبراشکانیانە و سووتانیانە حکوومەتی باسیش هەمان ڕفتار و کردداری هەبووە ناسوورە سنارەکەی چوارتە بەڕاستی کاتی خۆشی هەنگی تیا بووە هەنگوینێکی زۆر خەڵقەکە نەیە خوارد ئەو ئەمە لەسەر گۆڕی پیاەکی پیرۆزین بووە خەڵقەکە تەنانەت پەناشی نابرد بۆ ئەوەی ئەو هەنگوینەی خوا ئەترسا ئەو نە گەورەوەینە قەدی ئەو دارە بە 15 مەترە بێت سوورە سنار بە عام بەعادەتەن تا 30 مەتریش بەرزە بێتەوە بە ئاسمانە ئیتر بە تەمەندترین درەختە لە کوردستان دوای ئەوە درەختی تریژ سوورە سنار لە شەقڵاوەیە باشە کاکعادل ئەوە زانیمان کە تەمەن و مانەوەی سوورە چنار بۆچی بووە ئێستا مێ بپرسم ساڵانێکی ئێوە لە قزای چوارتە نیشتەجێن بەڵێ قەزای چوارتە بەپێی ئەو پێویستەی کە هەیەی گرنگی پێدراوە بۆچی یان تۆ ئێستا دوای مەرسووی مەلەکی هەڵەبجە یەکەم قەزا بۆ لە سنووری لیوای سلێمانی سەردەمی خۆیە 1920 بۆ 28 چوارتە کراوە بە قەزا سەردەمی شارباژێر بە تێگڕە هەموو تا سنووری ناڵپارێز تا چەمی چۆمان تا ئەو کورتێ ئەو لە ماوەتەوە ئاید بە ماوەتە ئێستا هەر هەمویان هاتوون ئاڵ و گۆڕی بازرگانی و پێداویستیەکانی ڕۆژانیان لە چوارتە جێبەجێ کردووە فەرمانگەکانی ژوەک و نفوس و تەژنید و شتەکانی زۆرینان لێرە بووە لە چوارتە مەکتەبەکانیش دوانەوەندی ئەوانە هەر لێرە بووە هەمویان ئاهاتن لێرە ئەو کاڵانەیان کە پێویست بووە لە جلوبەرگ و پێڵا و نەوت ئارد ئەم ئینانە لێرە کڕیانە بەرەمەکانیشان هەر لێرە ئەوانی کە بارەمیان هانیوە بڵین لە دۆشەوی ترێ هەموو کاڵا کشتتوکاڵەکانیشان لێرە ساخ کردوێتەوە ئێستا بەهۆی ئەو تونێلە و ئێستا ئەوسا بە هەمووی بەخوا ناگەشتە دەسیارە لە سنووری شارباژێ ڕابێ ئێستا هەموو سواز بەخوای گەورە بەزی خەڵق بەرەو باشتر چووە ئێستا سارەیە پێە ئەو بەرهەمەی کە هەیەی ڕاستەخۆی با بۆ سلێمانی لێشتی پێویست بێنێ بۆ ئێرە بەڵام پلانی حکومت لێرە دەورە بینێ نابێت تۆ ئەبێ یعنی حکومت ئەگەر پلانێکی هەبێ تۆ هەموو کارگەوهینەکانە مەخزەنەرە تانجەرۆ بەتەنها لە شوێنێکە داینی نەخێر شارباژە شوێنێکی کوشتتوکاڵێ باشترین شت ئەوە کارگەیەکی دروستکردنی شەربەت هەموو میوەکانمان هەیە لە شارباژێرە بەعام شەربەتی گەورەی لێ دروستەکەی شەربەتی ناڵی لێ دروستەکەی مرەبای لێ دروستەکەی هەروەها بێتەوە ئەتوانی سرکەی لێ دروستکەی جگە لەوەش ناوکی ترێژ ئەگەر کە زۆرینەی ئێرە ئەم منتیقەی شارباژێرە بە ئینی ترێ زۆرتری هەیە ناوکی ترەکەشی ڕۆنێکی لێ دەرەچێ باشترین دەرمانە بۆ سەرەتان ئاخریش تیشکامێنە تۆ تڵپەکەی ئەکرێ بە عەلەف بۆ ئاژەڵ یعنی تۆ کارگەیەکی ئاوادانی کابراکە لە دەکەی خۆیان دانیشە چیلێ ترێکەی ئەیبا لێرە و بە هەموو هیلاکبوون و ماندبوونەکەی ئی ساڵێکی ئەیبا بۆ عەلوەکە 500 دیناریێنێ بەزەگەر مەعمەلێکی ئاوا لێرە بکرێتەوە سعریکی باشتری بەدێک کولفەی کەمتر بێ کابراش دڵی بەدەکەی و بەش عەرزەکەی وی نترێ بێ یێتەوە خەریکی ئیشەکەی خۆی ئەبێ ئەم پێویستیانە بەڕاستی تۆ وەرە شتێککە لە شارباژێرە دروستەکەی ئێمە هەتا پاریش تورکیا ئێران یەک پێسە بە خوورێکەیەوە لە قەسابەکان بە 1000 دیناریانە کڕیوە لە ئێمە ئێستا 1000 دینارەکەش نایەن بۆ بۆی تۆ بازارت نەبێ ئیشت نەبێ هەمووی گرنگی پێ بدرێت و باشە معقول لە وڵاتێکی وەکو بەنگلادێش بتوانێت پێسە خۆشکەوە بینێرێتە دەرەوە ئێمە لە کوردستانە نەبێت خۆ کلفەیەکی ئەوە نەشی نییە تەکنەلۆژیایکی زۆر پێشکەوتوی نییە بڕواکەی خەباتە مرکزەکانت دیوەمە چیمەندۆ ئاوەش شتێکی ئاوایە پێسەکەی تێکەن 5 کیلۆ دەرمانی تێکەن سعات یاخولێتەوە هەڵێ ڕێژەوە پێسەیە خۆش کرا ئەی باشە معمەلێکی هێنانی پێڵاو ئەوە قورسە ئەوە گران بەهان نییە
یعنی هەندێشت هەیە ئەگەر بێتە شار باژێرەوە دروست کرێ حکومەتانی ئەو کەسانەی کە خاوەنمایەن لە ڕێی ئەو کەسانەی کە تۆمار کراون لە ژووری بازرگانیە ئەزانن چەند کەسن چیان بەپێی تەسنیفەکانیان کایەنە فلان کەس ئەتوانێ بە هاوکاری کەن بۆ هێنانی معمەلێک دروستی کە لە شار باژێرە بۆ میوەهاتەکەی ئەم منتیقەیە ئەتوانێ معمەلێکی دروستکردنی پێڵاو یعنی پێڵای ئافرەت ئی مناڵ ئی گەورە جانتا ئەمانە ئاخشتی کە سەرنجە ماوە من لە تەلەڤیزیۆنە قایشە وردەکەی کە زۆر بێکەڵکە قایشی سەعاتیان لێ دروست کردووە ئەی باشە وڵاتێکی وەکو ئێمە کە چەندین ساڵ ئەم مێژۆ دێری نەجوانەمان هەیە کە خەڵق توانیویتی لە کوردستان شاڵ دروستکە بڕابێ ئێستش سەیری کە زۆر زۆر جێی سەرنجە ئەم ئەو شتانی کە لە باڵین کوردەواریە دروست کراون بەڕاستی زەحمەتە کەسانێک کەسانن دروستی بکەنەوە بەو شێواز و تۆکمەی ئەو کاتە بۆ لە بەرەوەی کە گرنگی نەدراوە بە مانەوەی ئەو کارە یعنی تۆ سەیری سەرنجی کلاش بە هەر لە قماش بنەکەی لە قماشەوە بە شێوێ دروست کراوە کە هەموو عالم جێی سەرنجی ڕاکێشاوە یعنی ئەگەر بێت و ئێمە سەیری مێژووی کۆریا بکەین ئەو وڵاتانە سەیری پێڵاوەکانیان بکەی چۆن بۆ چۆن نەبوو ئەجا بێنە بەراوردی کە لەگەڵ ئەمەی خۆمانە کەواتە عەقڵی کورد زۆر بەتواناتر و پێشکەوتوتر بووە ئەی بۆ ئێمە ئەو ئینە نەبێنەوە نەگەینەوە ئەو ئاستی کە ئێستامانە یعنی بەڕاستی ئەبێ حکوومەت پلانی هەبێ بۆ ئەم شتانە جێی سەرسوڕمانە یعنی هەندێک کاڵا هەیە لە دەرەوەی وڵات یێنرێت تەباخی غەست تەکنەلۆژیایکی ئەوە نییە بڕابیان نازانم شتێکی ئەوە تەلەڤیزیۆن قەی ناکەوە تەکنەلۆژیای خەریتە و بەزم و ڕزموانەی هەیە بەڵام وەڵاهی سەلاجە ئەوەی نییە ماتۆڕێکە کەواتە تۆ پێت خۆشە زیاتر لە کوردستان گرنگی بدرێ بە پیشەکان بە دروستکردنی کارگەکان یعنی ئێستا دروستکردنی تەباخ وەڵاهی ئەو تەکنەلۆژیای نییە دروستکردنی سەلاجە ئەمە ئەو هینە قورسە نییە هانینی معمەل بۆ پێڵاو دروستکردن و خۆشکردنی پێسە بەلای منەوە غەد فەلاحێک بەڕاستی یەک ساڵ ئاژەڵ بەخێوەکە و لە ئەخیرە ئەفرەش لێ ئێمە ئەو پێسانی بە هەدەر ئەدرێت فڕێ ئەدرێت بۆ بەکانە خۆش ڕاستە بە چوارتاش پێویستی بە بەو کارگانەیە یعنی ئەگەر تۆ بتێ مێژووی چوارتە بژێڕیتەوە بۆ سەردەمی خۆی ئێمە لێرە معمەلی هین نەبووە قسڵ کە خانی پێ دروستکرا ئەو ئینانە ئێستامانە بۆ نەکەینەوە ڕاستە بە دڵنیایی وایە هیواخوازم کە زیاتر گرنگی پێ بدرێت و قەزای چوارتە زیاتر بچێتە پێشەوەیەکێکە لەو قەزا جوانانەی کە چەندین گەشتیار سەردانی ئەکات چەندین پێداویستی هاوڵاتیانی پڕکردێتەوە لە پێ کاتێکا کە وەک خۆ دەڵێ تەکنۆلۆژیا بەو شێوەیە نەبووە سیارە نەبووە پێداویستیەکان بە ئاسانی نەگەشتۆتە گوندەکان بۆ هیواخوازم کە لە دوای ئەم پرۆگرامە یاخود لە دوای ئەم کاتەوە زیاتر گرنگی پێ بدرێت وەڵام من هیوادارم حکوومەت چایەکی بە ناوچەی شار باژێڕە چەند سەد شوێنی گونجاومان زۆر هەیە بۆ دروستکردنی سەدەکە هەم سامانی ماسیمان بۆ زیاکە شوێنی گەشتیاری لێ ئەکرێت خەڵقێکی کە لەنەوە عێراقەوە لە جنوب و لە ئەینەوە بێن سەردانی کوردستان کەن یعنی ئەگەر سەرنج بەی چوارتە شارباژێر بە تێگەڕا کێشەی عەشاری نییە کێشەی خێزانیان نییە خەڵقێکی زۆر هێمن لەسەر خۆ ئەنجە سروشتێکی جوان هەوایەکی پاک بەحەقەت ئەگەر بایەخێکی پێ بدرێ شەژ ئەوەنەی ئەو داهاتێکی یەکجا زۆری ئەگەڕێتەوە بۆ حکوومەت و بۆ گەنجەکانیشمان کچمان هەیە یعنی ئێستا 3 ساڵە لە ماڵەوە دانیشتە تاعین نییە ئەگەر ئەمە ئەم معمەلانە ئەم شتانە ئەم ئینانە جێبەجێکەین ئەوانیش ئەو قورساییان نابێ بۆ تاعین بوون کەرتی تایبەت کە هەبێ ئەرکەکە لەسەر حکوومەت کەمە کاتەوە ئەوەش دەورێکی باڵای ئەبێ بۆ هیوادارم وزارەتی پلاندانان و حکوومەتی هەرێم چایچکە بە چارباژێڕە و ئەوەی کە پێویستە و زۆر لە تواناکان هەن
بەپێی تواناکات یەخوا بەخێر بێت زۆر خۆشحاڵ بووم ئێمە زیاتر یەخوا بەخێر بێت زۆر مەمنون سپاس دەکەم ئازیزان و خۆشەویستانی من پرۆگرامی ئەم جارشمان دێتە کۆتایی پێکەوە باسمان لە کەمێک لە مێژووی قەزای چوارتا کرد لەو گرنگی کە لە سەرەتای دروستبوونیەوە هەبووە تا ئێستا هیواخوازین کە لە مەوضوع زیاتر گرنگی بە قەزای چوارتا و ناوچەی شارباژێر بدرێت چونکە جگەلەوەی کە ناوچەی شارباژێر بە گشتی سامانێکی زۆری خەڵکی پڕکردوێتەوە لە ڕێگەی بەرووبوومەکانەوە لانکەی شۆڕش و کوردایەتیش بووە ئەوشمان لەبیر نەچێت کە ئەم ئازادی و خۆشگوزەرانی کە ئێستا هەیە پشێکی زۆری پەیوەندی بۆ خەباتەوە هەیە کە لە گوندەکانی شارباژێرەوە کراوە گەیشتووە بەم ئارامی ئێستای شارەکان تا پرۆگرامێک تر شاد و بەختەوە بن.